بۆ خواوەندەی ساحب جەماڵە هەر خۆی باقیە و باقی بەتاڵە. سڵاو بینەرانی ئەزیز و خۆشەویست، ئەمڕۆژ دووبارە مەهمانی ماڵەکانتانین بە بەرنامەی پێگەی ژنان. ئەمڕۆژ دوو میوانی زۆر خۆشەویستمان هەیە، خانمی ویدا ساڵحی نووسری دەرەجە یەک و خانمی لەیلا محەممەدی بازیگەری کاربەڵەت. بەخێراتن سەر چاومان. خانمی ساڵحی لێەوە دەست پێکەین، لە دایک بووی کوێن و متۆلی چ ساڵێک؟ والله متولد 1359 البته نه میلادی 1359 سنه. بله. جنابتان؟ متولد 1361 سنه. سپاس. ئێوە ئەکتەرن لەکوێوە دەستی پێکرد ئەوەڵ جارێکە هەستان کرد دەتوانن بازیگەر بن؟ لە دۆران دەبیرستانە تەئاتر کارم کردە، بعد ڕشتم گرافیک بوو، بەڵێ متاسفانە بەخاتە سریک شەرایەت ئەو ئانە نەمتانی بازیگەری ئەدامە بەم لە ساڵ 94 دەستم پێ کرد. درستە، پیرۆز بن. بە نەزەرتان نەخشی خانەوادە و بنەماڵی ئینسان چەنە تەئسیری هەیە؟ کۆمەک کۆنەندەیە بۆ ئەم ڕشتە؟ بۆ کارهۆنەری تەئسیری فرە مهمێکی هەست. بالاخره هەرچی شتە لە ناو خانەوادە و شکڵەگرێ، هەرچی شتە نەمامەکەی بە جۆرگەلێکە بتوانین بێژین لە ناو خانەوادە و ئەنێرگێ وەبەستگی هەست کە ئەو خانەوادە چەنێ حمایەتکەن. خۆ بالاخره ئەم گوڵە هەر خۆی سەوزەوێ، وەلێ ئەگەر ئاو نور و ئەمانەی کافی پێ بدرگێ ئەرە جۆرەکە خانەوادە حمایەت بکە قەتعەن ئەتوانێ سەمەرەی خاسترێکی بێت. خانەوادە فرە نەخشێ بنیادی و ئەساسی هەست لە کارکردنایسە و کارە هۆنەری بێ، هەر جۆرە کارێک بێ. بە نەزەر من خانەوادەیەکی مهمترین بنیادی کە کەتوانیانی بنیان خانەوادە ئەگەر بتوان کۆمەکە ئەو کەسە بکەن فرە مهمە حمایەتی بکەن. درستە. گەورەترین پشتیوانیەوە کێیە؟ من حقیقەتەن لە دۆرانێکا کە نۆجوان بووم شڕۆم کرد بە کارهونەری، وەلێ ئەو جۆرەکە باەت واقعا لە تەرەف خانەوادە حمایەت ناکریام. خانەوادەی خۆمیانی دایک باوک ئەترافیان حمایەت ناکریان بە جۆرگەلی شاید بژم باوکم فرێ وەختگەلی بەر ئەساسێ دڵهۆرەگەلێکە خۆی بووی نگەرانی گەلێکە من هیچ خۆردێکی لێ ناگرم کە بۆچە بەرمنیەگرت ئەو وەختەیانێ بەرکە بە جۆرگەلێ پشتگیری ناکرد، کۆمەکی ناکرد. تەرجیح یەدا کە ئەو کارە نەکەم، چون هەمیشە ترسکە لە خۆی بوو. ئیستا کە خۆم مناڵم هەست دقیقەن دەرکی ئەەکەم، ئەو وەختە دەرکم ناکرد، وەلێ ئیستا دقیقەن دەرکی ئەەکەم مەزانم بۆچە حەزی ناکرد ئەترسیا. وەلێ یەکی لە گەورەترین پشتیوانگەل من کە پشتیوانم بووگە و واقعاً پشتیوانم بووگە شووەکەم بووگە هاوسەرەکەم بووگە کە هەر ئایسێشە یەکێ لە گەورەترین دڵگەرمیمە، یانێ بە دڵگەرمی ئەوە واقعاً کارەکەم فرە کۆمەک و پشتیوان. خۆتان هونەرمەندن؟ بەڵێ. ئێوە گەورەترین پشتیوانتان کێ بووە؟ من کە لە زمانێکە بە قۆڵ خام ساڵحی گەرەکم بۆ ڕشتکەم خانەوادە متاسفانە ئەو ئانە ژیانێ شرایط وا ئیجابیە کرد لەو زەمانە، واقعاً ژنگەر نەیانەتانی کارگەری ئاوا هۆنەری ئەنجام بن و پشتیوانێکم نەوە بە خاترەوە کە خسمە دوا و دوایی شڕۆ ئەم پێ کرد و بعدەن خۆشبەختانە مقداری ئەو جەوە جێگەک هەف لە ناو خانەوادەی خۆم پشتیوانم بوو. بەلەوەلێ خۆ هەر لە مناڵی و عشق بە هونەر ڕیشەیەکی دوو لە ناو دڵانە. فکرەکەن ئەوە ڕیشە لە چیایە کە بنەماڵەکان مخالفن، حەزەکەن زۆرتر مناڵەکان یا بچنە ڕشتەهای وەکو تەجروبی ڕیاضی؟ کولەن شاید ئەوە بێژم لە منتەقەگەرێک خوار منتەقەگەر کورد تەعەسسوبگەرێک هەست لە ناومانە، بەخاتر ئەو تەعەسسوبگەرەسە کە نایەڵن مناڵیان فرەتر کەنیشکیان بە تەرەف هۆنەرا بچێ و حەز بە ڕشتەگەرێ ترەکەن. درستە. ئێوە چۆن فکرەکەنەوە؟ والله بەستگی بە شەرایط جامعە هەست. لە مەسەڵەن ئەبینی لە دەهەیەکە لە مدەت زمانێکە مەسەڵەن کار هۆنەری فرە کەفێتە ڕوو گشتی حەزەکە حمایەت کا مناڵەکەی هین بێ، وەلی متەسفان لە شەرقا لە جامعەگەلێ هینە وەک خۆمان جامعەگەلی بوچکا وەک خۆمان هێشتا ئەو وینە دروستە ئەو پەرە دریاگە بە هۆنەر واقعاً کوردگەل هۆنەردۆستن. ئەسان ئەگەر تاشە موسیقیکەینا و هەر ماڵێکا کە ببینی هەر ماڵە بە جورئەت ئەتوانم بێژم کەسێکیان هەست کە حەزەکا بە کار موسیقی یا حەزەکا بە خوێندن یا حەزەکا بە نەوازەندگی هەستمان ناو کوردگەلە سەر ڕشتە و یانێ هەر بنەماڵێک کاری هۆنەری هەستیە کە
علاقەی بە یا و کارە ئەنجام بە ولی متاسفانە بۆ کەنیشکل ڕێزی ئەو دڵهۆرە هەست ڕێزی ئەو ترساس و ئەو شرایەتە کە جامعە ئیجابیەکە ئەبێتە بایسەوە ئەو دڵهۆرە و ترسا کەمە فرەترەوە بێتەوە من ئەمە بە تەجروبەی شخصی خۆم لە دایک و باوک خۆمەوە ئێژم یانێ ئەو ترس و دڵهۆرەیانە بوو هەمیشە لەوە کە من ئەچمە ناو فەزایە هۆنەری چه اتفاقە لێ قرارە بکەفێ ئەو ترسیانە بوو لەوە بوو وێلا ئەوینم فرێ لە خانوادەگەل کورد وتم بە جورئەت ئەتوانم بێژم 99% خانوادەگەل کورد حەزەکەن بە کار هۆنەری و هۆنەر ئەسڵەن حالە خوێنمانە وەکو موسیقیکە ئەجین بووە موسیقی ولی ئایسەگە تواشاکە لە سەراسەر دنیامە چون خۆمان شرکەتە پەخشە فیلممان هەست ئەوینم لە منتەقەی کوردەواریە فیلمگەلی دروسەوێ لە فیلم سازگەلی کورد کە فرە مناڵە فرستنی کەمە تازە شڕۆی کردگەلی ئەسەن دیدگاگەلێک ئەوینی کە من بە جورئەتە توانم بێژم لە جێگەگەلی ترە لە ئۆستانەکان ترا نەمدیگە یعنی لە جێگەگەلی تر لە ئێرانە هەست ولی ئەو دیدگا ئەو زاویە دیدە زەریفە نەمدیگە ناو کوردگەلا خصوصن ئێمە من گەرەکم نیە بە دیدێ تەعەسسوبیە تواشاکەم کە بێژم ئێمە کوردگەل ولی واقعاً شاید جغرافیا یا شرایط این ایجاد دەکات بۆمان کە ئاوا فکرۆکەین زاویە دیدگەلی فرە زەریف هەست خۆشبەختانە کە وڵاتەکەمان پڕە لە چیرۆکیانی قەت فکر نەکەم کە کەسێک ئەگەر لێرە جغرافیای ئێرە بوو بێ لێرە گەورە بوو بێ بۆ چیرۆکێک دابمێنێ حداقل شتێکە بتوانێت پەروەردەیکە واسە لە کوردستانە تا خصوصن ئەوینی ئەسەن خود ئەچیت ناو جغرافیاکە ئەوینی موسیقیە عکسە تەسویرە فیلمە ئەو شتێکە تۆ ئەیبینی بەسەگی فقط کافێت و چاوتکەیتەوە ئەطرافت ببینی ئەوینی واقعەمە حتا جغرافیاکەیشمان تواشاکەی تەسویری زەریفە فیلمی زەریفە ئەسەن گەرێکی نیە تۆ زۆربێری بخۆت فرە فشاربێری بخۆت خود بە خۆت گشتی هونەرمەند بارتێ زانانی ئەژم چا خۆت بە خۆت تەرەفزاوی دیدی زەریفی هەستی تر شاخەکان جیاوێت ئەوینی کەسەوینی من یەکی لە عزیزگەلێک کە ئێش ناسم لێرە مەسەڵەن ها لە منتەقەی پاوە و نووس و ئەو ئەطرافە مەسەڵەن ئەڕێتە نەبینی خۆت بە خۆت گشتی تابلۆی هونەریە عکاسی فرە عالیە یعنی عکسکەری دائانەی نایژم کە این خۆی نییە ولی واقعا جغرافیا تەسیری هەیە فرە تەسیری هەست زۆر تەسیریە ئێوە بنووسین و دەستان پێکرد ماوەی چەندێکە نووسن وەڵا من تا ئەو جێگەکە لە بیرم بێ ئەم نووسی لە خاترە نووسیەوە کە لە دۆران مناڵیەوە بێتە فکرم شڕۆم کرد بە نووسین لە دۆرەی مەدرسە و ئەو دۆرەی نۆجوانیە کە بەشەر ئیتر واقعان پەیایەکە کە حەزەکا بەچە من شڕۆم کرد بە داستان کۆتا نووسین ئەڵبەتەی سی شەهر داستان کۆتا نووسم ولی لە زمانێکە کە زندگی متەئهلیم شڕۆ بوو خۆت بە خۆت کێشیان بەرەو تەرەف کار فیلمنامەنووسیە کار فیلمنامەنووسیەکەم درستە ئەوە جارێکە نووسیتان هەستان بە نووسین کرد کەی بوو وتم هەر بە مناڵی ئەسن ئەو شتێک کە ئەحساسمە کرد فرە خۆشم لێ گوزەرێەوە یەکێ لە گەورەترین لەزەتگەلم بوو خاترە نوویسی بوو ولی ئەوە کە بووە بایسەوە کە من بزانم کە من ئەتوانم داستان بنووسم زمانێ بوو کە ئێمە لە مەدرسە مسابقەیەک داستان نوویسین یان داوە لە مەدرسە من جزو شاگردگەلی فرە شاگردگەلی بووم کە میشە ناو بۆرد مەدرسا بوو یانێ جۆرێ بووە میشە یا قاویان لێ مەکرد بۆ دەفتەر کە دایکم بێرم بۆ دەفتەر جزو شاگردگەلی بووم کە هەمیشە واقعا ناوم بوو بەڵنا دانش ئاموزگەلێکە دانش ئاموزگەلی هاروهاج و شلوخ مەدرسە بووم زمانێ من بەخاترەوە هەروە چۆن بێژم ڕشوێ بم بە معلم پەروەرشی مەدرسەکەمان کە لە جێگەیکە هین منی کردو ساپۆرت منی کردو مسابقەیەک داستاننویسی بوو کە من لێناو لە مسابقە شرکەتم کردووە خۆشم باوەڕم ناکرد کە لەو مسابقە لە منتەقە لە شارستانە لە منتەقە لە ئوستانە بووم باوەڵ ئیتر لێنۆ بووە هاندەر ئەوە بۆ من کە شڕۆکەم بە داستاننویسی بە داستانە شروعی حرفەی و جدیتان لێ بوو ئێوە گەر بگەڕنەوە بۆ چەند ساڵ لەمەوە پێش بازم هەر بازیگەری انتخابەکەن 100% شتێک ئێوەی زۆر ڕاگرتە جەزبتانی کردە ئەوەی کە ئینسان لە بازیگەریە لە زندگی خۆتە های لە نەقشێکە وەختێ نەقشێتر قبولەکەی ئەڕیتە قاڵب ئەو نەقشاڕیتە قاڵب ئەو زندگیە ئەو جەوا و ئەوە خۆشایەندە بۆ ئینسان کە هەر شتێک هەر نەقشێک تۆ تەجرۆبەکەی ناو زندگیتە درستە خۆشترین نەقشێکە تایسەکایتان کردە چی بووە ماندگارترین نەقشێ نەقش ئەکسەر نەقشەکان حەزم پێکردگە واقعان کناراتکەم تەکیانە چون بە عشقەوە بووگە واقعان لە قاڵب ئەو یەک نەفەرە قەرارم گرگەوە تەجروبەیە خاص بووگە بووم درستە نەقشی برا باوک هاوسەر کولەن جنسی مزەکەر لە مۆفەقەتی یەک دانە خانمی شاغڵ چییە بە نەزەرتان
100% بنیام ئەگەر لە جنسە مخالفە ئیسە چه باوک بێت چه برا بێت چه هاوسەر بێت تەکێگایەکی بێ حاڵەتێ پشتۆم قورسە محکەمە ئەو ژنە بە نەزەر من ئەوەیتر قدرەت ئەگرێت ئەتوانێت کە لەو جامعە لەو نەقشە لەو هێنە قرار بگرێت چۆن ئەزانی پشتۆ محکەمە ئەزانی تەکێگای محکەمەوە هەست درستە ئێوە چۆن بیرەکەنەوە والله 100% نقشي هس بس تجي بس أبدا أو نقشة أولا لبور هيك لزندگی بشر أو نقشة أولا معمولا باوك يفعك كنقشة أولا مذكر زندگی بشرة توي أوك بشر ازدواجك أبيت شو يا حاصر بقوله أجر پشتیبانی که 100% و أجر لم جامعه ما گریکی به برگیری که کاملا دستی باز لواک برگیری که تو کار کی درستە بە نەزەرتان ئێستا من نامانەوێت تەقسیم بەندی های جنسیەتی کەین ینی ژێن کۆڕ پیاو وەلێ بە نەزەرتان خب 100% سرێ مؤزەل هەیە بۆ ژنانی شاغل لە جامعی ئێمە چون ئێمە هێشتا لە بینی سنەت و مۆدرنیتین و لەم بینە گیرمان کردا بە نەزەرتان گەورەترین مؤزەلی ژنان چیە ئایسا لە نەزەر شاغڵ بوونەوە ئەوەسە هەر کۆلەن گەورەترین مۆزل ئەوەسە ئەگەر تۆ لە تەرەف خانەوادەتەوە لە تەرەف هاوسەرتەوە ئەگەر پشتیوانەوە بێت مطمئن بە ئەتانی پیشڕفتکەیت ولی ئەگەر هەر لە قەدەمگەر ئەوەڵا کەسێ با بە نازۆختەوە نەتانی منێکی خۆم وابووم لە زمانێکە کە ئەمتانی واقعان ڕۆشتێک فرەخاسکەم ئەمتانی قەدەمگەرێ فرەخاس هەڵبگرم نەیان هێشت و زمانێک دروست بوو حەزم کرد دوای ئەو زمانیشە گەیم بۆ چتەوە حەزم پێکرد و ئارەزوم بوو و لە ئەحساسمە کرد ڕێزەی دێر بوو شاید بمتانیای زووتر فرە پیشڕفتم کردایەت فرە بەرەو بچوایم و ژنگەر متەئەسفانە ئەلبەتە خۆشبەختانەش کە بێژم تازگی ڕێزەی خاص بووگە ئەو جەوە نەماگە وەک قەبلەن تەعەسسوبگەرێک کە واقعاً بێخۆ بۆ تاسۆبگەرە شاید ئسترابگەرێ باوکو دایک بوو ولی خب شتێ بوو هەر ئینسانە بە خۆی هەر شتێ بەستگی هەست درستە بە نەزەرتان جامعە بۆ ژنانی ئەکتەری وەک ئێوە ئایا هاندەرە یا زۆرتر مانەعە جەوە جامعەش تەئسیری هەست کە لەو جامعە لەو شەرایەتە وا زندگیەکەی لەو شارە وا زندگیەکەی ئەترافیان و لەوانیشە تەئسیری هەست لەبان شغڵتەوە جامعە بۆ ئێوە کە نووسرن ئایا هاندەرتان بۆ یامانە والله فرق كات مثلا لبعض الشتكل أميني مثلا بعض كاركل أميني واقعا جامعة بشتكيريا كبعض كيجينا واقعا نايلي برجيريا كلو كارا كارم من شون نسينا دقيقا بس تجيب خوم هس زاني جمشا يعني كخوم تمالينا كم كار كم أنجيزم بيت أتوهم كار كم مش كسنا أتواني برم بكري ولي أجر مثلا دانی بازیگر بگیری که ممکنه لبان کار بازیگری و خصوصا بازیگری که تو قراره برای بر دوربین و تعداد بتونی من تجربه کم هست لو کارا تجربه بازیگریشم هست و بعدها يعني جوری کم پس که خم فرپشی منو بوم و اگر بعدن کسی بیفته من بکارم ببکه اصلا کلن سعی میکنم رو برون نام تکیاره خصوصا با تلویزیون اگر تو با تلویزیون کار کی لجگری که شاید بجم بها بعدن پشیمانه بیتو جا اگر او کاریشو او که تجربه کار من کاری تنظیم کرد کف لو فرع علاقه مهس بها ولی اصلا سعی کم کلف کر خومی خارج کم کار تنظ کردنو لا استان و شهرستان بوجکا ولا جيك عوا محلية بس لا أصلا من فكرة كمو هشتا درست من فكرة كمو هشتا بالتعريف يكي دروس نجيشين لتنز إن زور جار تنز تواني زياتر كمك بكا لدرام أري أتواني ولي أما بو سرية كسكلن شون بيجن بو عوام مثلا بو تلفزيون إما جرك معنا كاركين تلفزيون شون مخاطبي عامة مردما توقع بيلينا كاركي من أو تجربة شاهد يسوى نويت شون إيسا جديدا أنك كسي كاركا ممكن وانويت ولي من زوتر شاهد بيجم حدو سيانس صالة موبر من كاري تنزم كربو تلفزيون سريالة تنزبو باور كان أي سيجي باسخورت يبين مو فرق كسكت تيتو ذهني شكر بخوا مردم مثلا مغزيها خاص كاركا أكفنو فكرة وقتها كمنا أو كارا بقوم بحر بناوي كنا أو كارا ناوم بوجا بوقعوا كان مثلا بوم بيشاتك كبعضي وقت كلها مثلا خوشاين دبو بشر جالبة ولا بعضي وقت كلها واقعا خوشاين نية بشر حوصلين نية أصلا جمجا من بعنوان جنيك تجربة خوشكم لبازيجري بوش مثلا تلفزيون نية
ئیتر نازانم شاید دیگەران بێتیان ولی من خۆم بە تەجروبەی شخصی خۆم بێژم نا من تەجروبەی خۆشێکم لەو کارەنەوە. درستە زۆرتر چ مۆزوعاتێ بۆ نووسین ئیسفادەکەن دەغدغەی ئەسڵیتان چییە؟ والله من بنیابە فێمینیستیم ولی دەغدغەی ئەسڵیم بۆ نووسین ژینگەل و مناڵگەلن چون ئەڤینم مۆزوع فرس لەو ڕابەتە خشونەت بەر عەلەی جنگل متەسفانە لە سەراسەر دنیا نە مۆختەس بە جوغرافیای بەخصوص فرس حتا بێژیت بنووسی لەو مۆردەوە کار کردگەی لە مۆردەوە هێچ دابازم هەر جێگەکاری هەست. درستە وەزیەتی حاڵی بازیگەرانی معاسر چۆنە بینن لە حاڵی حاضر؟ ئەگەر لە قەبلا بێژین بازیگەرگەر خاصمان بۆ بازیگەرگەرە ناودار و کە ناوگەریان بە جێگە هێشکە دەرەخشان بوون واقعان و ئێمە بە فیلمگەر بە خاترەگەر ئەو ئانە بە بازیکردن ئەو ئانە واقعان زیینگین ئایسێشە کە هەر تا فیلمەکانیان ئەوێنینەوە خاترە زیینگە بێتەوە بۆمان وەلی ئیسە بازیگەر فرە بوو بێسە خۆشبەختانە. درستە ئەکسەر ماڵەکان بازیگەر ئومیدوار کنەندەیە وەزعیەتی حاڵی بازیگەران شکر بۆ خوا ئایسە خاسە نسبەت بە قەبلەن ئایسە خاسترە جێگە کەفکە ناومەردمە. ئێوە لە چ زمینەیەک مطالعەکەن ئایا مطالعە بەرنووسین تەئسیری هەیە؟ 100% مطالعە بەنووسین حتمما تەئسیری هەست. من ڕاستانگەرەکە من کولەن خۆشم لە مطالعەکردن کتێوگەل غێرە داستانی نای کولەن داستانە خوێنم ئیسە داستان کۆتابێ بۆڵاند کورتە چیرۆک بەڵێ فرەتر 90% داستان کۆتا فرازەکەم ڕۆمانیش ئەگەر بەر ئەساس نویسەندە من شتە خوێنمەوە نایژم کە 100% واسە ولی ئەکسەران بەر ئەساس ئەو نویسەندەگە لە مۆردە علاقەی خۆمە چونکە مەبینیاو خۆتخایەکەم هەزەکەم بۆ کەسەکە هەزەکەم مەسەڵەن داستانم بخوێنگەلی لێزەتم برگەلێ مجدد سایەکەم تو ئاساری بخوێنمەوە داستان و داستان کۆتا خوێنم من. ئەوەڵ نووسەرێکە خوێنتانۆلی و وتان کە ئەمەیە ئیتر ئەبێ من بنووسم لەمە بەبادەوە. والله نووسەری کە ئەوڵ داستانی بخوێندەوە واقعاً لەزەتم برد گابریێل گارسیا مارکێزە ولی ناتوان بێژم کە ئەومە خوێندەوتم من نەتوان بنووسم هەرچەند زوانی بە حەدی ڕەوانە ئەڵبەتە تەرجمەیش قەتعاً بێ تەئسیر نییە ولی من وەختی 100 ساڵ تەنهایی گارسیا مارکێزم خوێندەوە دەحی تریش خوێنمە 2 دەحە خوێنمەوە تەنها کتێوێکە کە 2 دەحە خوێندگمەوە چون کتێوگەل هەست کە حەزی پێکەم ولی واقعاً ڕاستانگەر حوسەڵەم نییە 2 دەحە بیخوێنم ولی 100 ساڵ تەنهاییم کە خوێن ئەوڵین کتێبێ بوو کە واقعاً لەزەتم لێ برد بە حەزەکەم زەمانێ بێ کە بگەیمە ئەو جایگاها کە گارسیا مارکێز بگێ ئومیدوارم ئینشەڵڵا. خانم محەممەدی نازنین بە نظرتان ئایسە فەزا بۆ ڕشتی ژنان چەندێک حاکمە لە جامعەیە؟ ئایسە واقعان نسبەت بە قەبلەن ئایسە خاسترە ئەتانی ڕۆشتکەیت هەر شتێکیش بەستگی بە ژن خۆی هەست بە هیمەتێک کە ئەیکات واقعان لەبان ئەو قسە و لەبان ئەو کارۆ ئەگەر پشتوانەی قەوی بێت ئەگەر قسەی خۆی محکەم بێ ئەتوانە ڕشت بکات. بەڵێ ئایا نەخشی دایکبوون لە ژیانی ئێوە لەگەڵ بازیگەری منافاتیەیە؟ بازێ وەختکەر بەڵێ یعنی بازێ وەختکەر کە مناڵەکەم واقعاً احتیاجی بووگە لەو لەحزە بەلایەوە بووگم بم بۆخشن ئەڵبەتە بم بەلایە و نەوگم و خەلەئێ بووگە بۆی. ئێوە فکرەکەن کە نەقشی دایکبوون کافیە بۆ یەک ژن وەیتر ئەگەر ژنێک بێژێ کە من دایکم وەیتر لازم نییە هیچ کارێکی تر بکەم. دایکبوون جێگەی خۆی هەست وتوانین دایک بیخۆ بالاخره مناڵ تا زمان مەقتەعی لە زمان واقعا نیازی بە ئەوە کە هۆش و هەواست پێ بێ مداوم هەست ولی لە مەقتەعێکەوەی تر کەمکەم بە نظرمە مناڵە خۆش یەگەیتە جێگەی کە حەزەکە کە دایکی ئەکتیڤی بێ ئیتر ئایسە اقتزای جامعەکە ئەوەسە کە مناڵگەلیش ئەوە باهوشە و بووگنسە و کە حەزەکەن دایکێک ئەکتیڤیان بێت تا اینکە دایکێکیان بێت کە سرفەن محەبەتیان پێ بکات و سرفەن دایک بێت. بجز ئێستەعداد بۆ یەکدانە ژن شتێ لازمە بۆ نویسەندگی؟ بۆ نویسەندگی وڵا بە نظرم نویسەندگی جزۆ ئەو کارگەلەسە کە واقعان ئەشێ ئێستەعداد نە ئەشێ چۆن بێژم نابێ بە خصوصیەشێ بۆ پیاکە ئەشی لە دڵتەوە بێ ئەزانیژمجا ئەشی لە چەح دڵە و جیالەوە کە ئامۆزش ئاکادمیکە ئەوینی بۆ ئەوە کە ئەو دەرووندا چۆن لە چ قاڵە بە کابێری کە زەریف بێ ئەزانیژمجا وەسە شتێت تۆ مەتریاڵەکە ئەشێ بت پێ خۆت
کە مەسەڵەن بیچوون چیدمانەکەی فێربی بە سوورەت ئاکادمیک ویلا نووسین شتێ نییە کە کەسێ کە مەسەڵان حەزی پێنەکات یا لە دڵیە ئەو مەتریاڵیە لە دڵیان نەوێ بتوانێت ئەو کارە ئەنجام بە خۆت ئەسڵ خۆی ئەنجامی نا نەینکە مەسەڵەن بژی تەلاشکات و مەسەڵەن بێت علاقەکی نییە تەلاشکا بەسەڵەن بڕێ لە دانیشگا بیخوێنێ هەستنەوە جامعی خۆمانە متەسفانە تەرەفە بینی ئەو ڕشتە قبوڵەوێ ئەچێ خوێنەوە لە هیچ علاقەکی نییە واقعا دوست داشتنی نییە لە دڵەوە ئەشێ ئەو خۆشەویستیە لە ئاماقە دڵتەوە بێت کە بتوانێت بنووسی نووسین جزو ئەو کارگە لە سەکەشە خۆت هەستکەی بێ درستە ئێستعداد بۆ بازیگەری کفایەتەکە هم استعداد و هم مطالعه و حتی کلاسگەر و ورکشاپ های بەڵێ ورکشاپگەرە کە بێت و بتانی واقعاً بڕیتە بەرەوە چون هەر لە دەرجا کوتی بێژی من ئستعدادم هەست ناکرێت ئەشە هەداقل مطالعە بێ علم ئەو کارتە بێت داهاتووی خۆتان چۆنە بینن لە ئەرسەی بازیگەریە ئەلبەتە من ناتوانێت خۆم تەئیدکەم ناکرێت ڕۆیەکان ئامالەکان ئارزەکەندەم بەیانکەن ڕۆیە ئارێزوو کە واقعاً حەزەکەم لەم ڕشتە فرەفرە پیشڕەفتکەم و عشقیشم ئەوەسە بگەین بە جێگەگەری فرەبان و بتانم واقعاً وەختێ مخاتەبێ وەختێ کەسێ دانیشێت کارێ لە من ئەوێنێ لەزەت بوات لە ئاخرۆ بێژی پێم کە واقعاً تانی ئەو نەخشە دەربێرێت ڕازی بێت لە من و ئەو بۆ من فرە خۆشایەندا ئێوە گەر کە ئایسە کورتە فیلمێک ساز بکەن مازلێک کە پەرداختیەکەن چییە؟ والله وتم من تا ئیستا تا ئەم لەحزەکە کارم سایمان گرگە فرەتر چۆن ئێمە تیمی کارەکەین دوو نەفەری کارەکەین هەمیشە ئامیختەیەکە لە ئەڵەتەن نووسینەکەیە فریچت کە هەست کە من ئەینووسم مەسەڵەن ئەیم بە سەتار ئەیخوێنێتەوە هاوسەرەکەم کە کاریکەین بێ چون ئەو کارگردانە فرچت کە لە وینێژە نا ئەمە فرژ نانەس و ئەمە مەسەڵەن تۆ گەرەکت و بێژی ژن فڵان ئاوە مثلا من ئەو کارە خۆت بە خۆت هینەکەم سعیەکەم کە بڵخەرتە کارگردانی ترا زمانە پێش بێ ئەنجامی بم بۆلی فرچت کە هەست کە بە یەکە سعیەکەین متعادڵیکەین نەفرە تەرەف ژن سەنگین بێ نەفرە تەرەف پیاک سەنگین بێ جۆرە بێ متعادڵ بێ مۆزوعێک ئینسانی بێ من خۆم فرە حەزەکەم بە مەسایرێ ڕۆژی جامعە و مەسئلەکە ئینسانی بێت درستە ئێوە ئەگەر کە گەرکتان بێ بە عنوانی بازیگەرێک لە بۆرهەیەتر لە ژیانتانە کارگردانی بکەن بە چ مۆزوع ئەپەردازن کۆلەن من هەمیشە حتا مناڵ بووگەم بەوە فکرم کردگەسەوە کە ئەگەر ڕۆژێک گەرەکەم بێ فیلمێ دروستکەم لە مۆرد ئەوە کە من واقعاً خۆم ئەو زەڵمە دەرهەقم چووگە قەبلەن کە ئیجازە بن مناڵەکەیان ڕۆشت کات ئەو شتەکە حەزی پێکە ئەو ڕشتەکە حەزی پێ ئەکات بێڵەن فرەتر ژن ئەوەسە لە ناو جامعە فرەتر نایڵەن ژن ڕۆشتکە پیاگەر کە هەر جۆرە خۆیان حەزکەن ماشەڵڵا ئەچن هەر ڕشتەی حەزکەن ئەچن وەلێ ژنگەر و حەزەکەم لە مۆرد ژنگەرەوە فرەتر کارکەم لە مۆرد چتکەرێک واقعاً ژن بە نەزەر من وەختی خوا ئێژێ پێ ئافرەت یعنی واقعاً ئافرینەندەس یعنی واقعاً شتێکە بە توا و زیبایی خەلقی کردگە و فرە حسگەرە زیبا هۆنەر هەرچی شتەها لە وجود یەک ژنە و پسانێ شکوفای کات پسانێ پەروەرشی بات درستە ئەگەر پێتان بێژن بە هەر دەلیلەی تر مەسەلەن ناتوان بازیگەری ئیدام بن چ شغلێتر بە خۆتان انتخابەکەن کۆلەن ناو هۆنەر ئاژە بێمە دەرەوە نا هەرچێکە پێتان خۆش بە بجوز بازیگەری وتم کارگەردانی حەزەکەم کارگەردانی ئێوە بجوز نووسین چ شتێکی جایگوزینێترتان هەیە وەڵام هیچ جایگوزینێکم نییە توان فقط کتێب بخوێنم لەو سوورەتە خانم محەممەدی سەختترین تەجروبەی ژیانتان چی بووە فۆتی باوکوی دایکم بووکە لە بەداخۆخوافوی ئەنکە سەختترین تەجروبەی ئێوە چی بووە والله چی فکرەکەمەوە و لە ژیان ماشکر تایسە تەجروبەی وا سەختم نەوەگەکە لە زانمەتە بەشکر سەبارەت بە فیلمی ئاغای چەمەنی گۆڵ کە دروستی کردووە زۆر یەک لە خەڵاتەکانی درەوە کرد بۆمان قسەکە والله ئەو فیلمێک بوو بەناو گۆڵنساوە داستانی کۆتایەک بوو کە من نووسیم هەروواکە قبلەن عەرزم کرد لە خەمەتا فرێ وەخت کرد کە داستانی نووسم من ئەوڵی مخاتەبم سەتارە خوێنمەوە بۆ ئەو داستانمە کە خوێندەوە بۆی لە مۆرد ژنێکەوە هەست کە جریان عشق و عاشقی ژنێک کە ئزدواجێکا و سرێ مەسائلی بۆ پێشتێ خانمێک ئەفغانی خوێنمەوە بۆی فرەخۆشی هاتلەوە وتی هەزەکەم ئەمە دروستکەم بیکەمە فیلم ئەو وەختە ئەوڵین تەجروبەی فیلمنامەی بۆڵند سریاڵم کار کردووە لە فیلمنامەی بۆڵندم ئەوڵین تەجروبەم بوو کە
کە شڕۆم کرد بە نووسین و شکر تەجروبەی خاص لە ئاودەرهات ئەو کارمانە ئەنجامدا گۆڵنە سامان دروست کرد دە جەشنوارەگەرێ فرێکە حدود شاید پێشم لە بیسی جەشنوارە شرکەتی کردووی جەشنوارەگەر خارج لە ئێران بینەلمەلەلی منزورمە وەلێ 16 جایزە ئێمە 16 دانە جایزەی ئاڤاڵ و دووممان کرد لە ئەرسەی نووسین یا مشتەرە کۆلەن کارگردانی نووسین بۆ ئەو فیلمێژم بازیگەری ئەوڵ ژن بازیگەری ئەوڵ پیاک فیلمبەرداری ولی جایزە کە من لە تانزانیا جایزە نویسندگی ئەوڵم گرت بهترین فیلمنامەم گرت بۆ ئەو فیلمە لە رووسیا جایزەی بهترین کارگردانیمان کرد لە کازانە رووسیا لە ئینگلیسا لە ئیتالیا ئەیسە دقیقان حضور ذهنی میکردنەوە جەشنوارەکان بۆم بۆ لێ جەشنوارەی هیوستن لە ئەمریکا ئەوە جایزە بهترین بازیگەری مرد پیاکمان کرد جایزە بهترین کارگردانیمان کرد خانمە یەگانەی ڕەجەبی خانمێکەویش کورد کرماشانە ئەویش نەخشە ئەوڵمان بوو لە ئیتالیا جایزە بهترین بازیگەری زەنی کرد جایزە فرەیان دقیقا ئایسە حضورم نییە ولی 16 دانە تەندیسمان متاسفانە ها لە سەراسەر دنیا کە بەعلەتەوە کە ئێران تەحریمە ئێمە حتا تەندیسەکانیش متاسفانە تەندیسەکانیش دەستمانی نەگرگا جایزەی نەقدی جایزەی نەقدیشمان لە دوو جێگا جایزە نەقدیمان بوو ئەویشە هەر هێشتا دەستمانی نەگرگا ولی باقیەکەی تەندیس بووگە کولن کە متاسفانە بەخاترەوە کە پۆست نییە بۆ ئێران ئەسن جایزەکانیش دەستمان ناگرێ ئێمە حیف کە ئەو تەندیسکەلیشە کشتی ئێسا جایزەی خودم من جایزەی بهترین نویسندگی کە لە حالە تانزانیا حالە سفارەتە ئێرانە کە ئەوە لوتفیان هەست سفارەتە ئێران هێشتا ئەوشیانە بۆمان نەهاوەرگەسەوە زۆر بەداخۆ سەبارەت بە فیلمی تاقانە کە پێم وە ئەوڵ کارتان بوو بۆمان قسەکەن ئەوڵین کارم بوو بەڵێ تەقاقی حسێنە جەلالیە کارگردان و سریاڵە بوو و خۆشببختانە من دوای مدەتاو کە لە تەئاترا بووم هاتمە ناو ئەرسەی سینەما و بازیگەری ئەوڵین کارم کە بە نەقش ئەوڵۆ شڕۆ کرد وواقعان پلەیەک فرەخاس بوو بۆ من وتانیم لەو جێگۆ کە بۆ ئەوڵین بار بە نەقش ئەوڵۆ شڕۆی کەم پیشرفتم بێت و واقعان جێگەی شانازی بوو بۆ خۆم زۆر پیرۆزە مۆزوعەکەی سەبارەت بە چی بوو؟ ئشتماعی بوو کە خانەوادێ برایەکمان بوو گەرەکمان بوو ژنی بۆ بخوازی مەقدارێت تەنز بوو کە باستابی خاص بوو وەژم مایسێشە هەر ئەگەین پێم دوای چەند ساڵە و هەر بەو ناوە قاوم لێکەن درستە ئاخرین کاری تەسویرتان چی بووە؟ ئاخرین کارم هەفتەی پێش فیلمە کۆتا تەقاقی مێرداد مێرپویانە کارگردانی تارانیە تەکەوانە بوو سەبارەت زیاتر بە کارەکانتان بۆمان قسەکەن من تەقاقی محەممەدیانە فیلمە کانی کارم گرگا سریال دەستڕەنج و چەندانە فیلمگەر کۆتا کە دانە لە فیلمە کۆتاکانم فیلم بازیگەر بوو و جایزەی گرت جز نەخش تەنها تەکنەقش بووم کە نەخش ئەسلی بووم و تەکنەقشیش بووم بانوان بهترین بازیگەر زەن جایزەم کرد و نەخشگەرتر فیلمگەرتر دێرەخشان بوون لەو فیلمەیە بەڵێ بەڵێ ئێوە لە حاڵە حازر مەشغول بچین وڵال لە حاڵ حەزرا چۆن وەزعەتی دنیا مەسە کە متاسفانە بەبوون کۆرۆنا و کارگەل کەمە مەحدودە بووگنەسەوە منیش لە حاڵ حەزرا فقط خەریکە داستان خوێندنەوەم و تحقیق و پەژوهێشێکم هەست لە مۆرد کارێکە و بەناو کۆڵبەر ئەڵبەتە نەبەوە زاویە دیدە و کە بە مەحزەوە کە ئەم جریاناتی کۆرۆناکەمی تواوە بێت یا کەمی عادەقەل عقب نشینی کات بتوانین شتۆ بکەین بەکارە و کارە هیوادارم چ قسەیەکتان هەیە بۆ کەسانێکە گەرەکیانە واردی ئەرسەی بازیگەری بن بە تایبەت جوانەکانمان ئەگەر واقعان علاقەیان هەست عشقیان هەست بەم کارە بێنە ناوی نە بە عنوانەوەی کە بێژێ من بم بەس بازیگەر شۆهرەتێ پەیاکەم مەرزم ئەم شناسن نە ئەگەر بۆ دیدۆ بێنە ناو ئەرسەیە بازیگەری بە نەزەر من ئەسەن خۆشایەند نییە و شاید نەتوانن ولی ئەگەر واقعان عشقی بە بازیگەریان بێت و بتان لە وجود خۆیانە ئەو عشقە ئەو هۆنەرە پەیاکەن ڕێگەکەیان ئێدامە بن و خوایشەکەم لە خانەوادەکان لە هاوسەرەکان بەخصوص بۆ خانمەکان پشتوانەیان بن کە بتانن واقعان لەم ڕێگە تەنها نەون چون واقعان بازیگەری کارێکە
هەر کەسێ ئالەم جامعە ناتوانێت ئەنجامی بات. سەختی های خاصی خۆی هەیە، سەختی خاصی خۆی هەست. تۆ ئەگەر نەخشێ منفی بازیکەی دیگەران لە ئیجتماع بەو دیدگای منفیت ماشاتەکەن. ئەگەر مثبت بی بەو مثبتت ماشاتەکەن، ئەگەر تەنز کاربی لە هەر کوێنێکات وێن دەسەکەنەکەنین. فەرق ناکات چ شرایطێ بە حتا واقعاً شرایطی ئەمە لەناو ئیجتماع خۆمانە جێگە نەکەفکە. و یا مەسەڵەن من بووگە پێشاتکە مەسەڵەن قەوم خۆم وتیکە و شوەکەت ناڕەحەت نایێتەوە هەر تاوێتە ژندانێک ئەوە چکێ مەسەڵەن دیدگایەکیان واقعاً مۆزحەکە و ئێژم واقعاً ئەگەر خانەوادەکان بن بە پشتوانە ئەتانن لەم ڕێگە پیشرەفتکەن تەنیانەوەن کە وەختێ من ئەگەر کەسێ شتێ وایە پێم وت مەسەڵەن هاوسەرەکەم بتوانێت بەس جوابێ خاص و جوا ئۆسوعالە باتۆ. ئێوە چ قسەیەکتان هەیە لە بواری نووسینەوە جوانەکانمان؟ وەڵڵا من ئەتوانم بۆ ئەو قشرە کە حەزەکەن بەکار نووسین ئەتوانمەوە بێژم کە کار بکەن، متالعە بکەن، کار بکەن و ئومیدوار بن. ئومیدوارم جامعەش بەستەرە فراهەم بابەوە کە کەمێ فکرگەل ئارامتر بێت، چون تا فکر ئارام نەوێت تا مەغز و ئارام نەوێ خەروارێک کاغز بێرە خەروارێک قەڵەم بێرە هیچ وەخت ناتوانانی یەک کەلیمەیش بنووسی زمانێک مەغزت ئارام نەوێ. ئومیدوارم کە بەستەرە فراهەم بێ بۆ جوانەکان بەوە کەسکەلە کە حەزەکەن ئیسە بە نووسین بە هەر کارێ واقعاً فکر و ئارامیشی گەرەکە کە ئەنجامی بێ. ئومیدوارم بەوە کەسکەلیش چون نووسین یەکێ لە چتکەلێکی واقعاً گەرەکیە ئەوەسە کە تۆ مەغز و دەرگیر چتکەلێتر نەوێ بتوانی فکرۆکەی تۆ بە مەغزێکەوە کە فقط خەریکە بە فکرێکەوە کە خەریکە فقط بەو شتە فکرەکاتەوە بەوە ئەشی شڕۆکەی. ئومیدوارم ئەو شەرایەت و بەستەرە فراهەم بێت جوانەکانیش لە خۆیانەوە تەنها توانن ئومیدوار بن، یعنی جوانێ بە تەنهایی خۆی هیچ کاری ناتوانێت بکات فقط توانێ ئومیدوار بێ. درستە. بە نظرتان ژنانی ئێمە بە ئەندازەی کافی فعالیەتیان هەیە؟ فعالیت ئیجتماعی فکرەکەم و ئایسە بەسەرێ فراهەم بووگە و شەرایەت خاسترە نسبەت بە جاران قبلەن ئێمە ئەسان نەمان بوو ناو جامعافرە ئەوەتە من بە اقتزای سن خۆم ئەیژم نەمان بوو ژنگەلێک کە مەسەڵان بێن بێلفەرز لەبان دوکان سۆزی فرۆشی و سۆزی بفرۆشن ئیسە شکر خانمگەل لە دوکان سۆزی فرۆشیشا بڕۆ خانمگەلە بینی بڕۆ لە ئیدارەگەلە خانمگەلە بینی ڕیاستگەلمان هەست ئیسە شکر لە جامعا وایە پێهاتکە کە تەقریبەن هەمسان تەک پیاگەلە خەریکن خانمگەلیش کارەکەن بە تایبەت جامعی سنەتی حتا هەورامانیش ئەگەر کە دوکانەکانی بچن تەواوی خانمن و لە ئەرسەی سەنایەتی فەرش قاڵی بافی خەریکن فعالیت لە منتەقی خۆمان ئەڵبەتە شکر ئەم قەزیە فرە خاسە شاید لە جێگەگەلێترا واقعاً ئەم دەست و دڵبازیە نەوێت ئەم اتفاقا وەلی شکر لە منتەقی خۆمانە بە پیشینەی کۆکە هەسمان پیشینەی زەهنیەوە کە هەسمان ئەمە بووگە باعیسەوە کە ئایسەیتر ڕاحەتتر قبول ئەکرگێکە خانمێ مەساڵان بێت لە بان دوکانێکە و چازان ئەو چتکەرەوە فکرەکەنەوە مردمێژین ئانا ئەوە فرە هینە نییە لە شەئن خانمێکە یاسن دروست نیە و خانمە ئەو کارە ئەنجام بە ئیکاش بۆ دیدیژ تۆشەکەن کە بێژن نییە لە شەئنیە ئیسە فکرگەل باز بووگە ڕاحەتتر قبولە کردگەم چتکەلە درستە ئەگەر کە مناڵی خۆتان گەرەکی بێ ڕێگەی ئێوە و ئاغاتان ئێدامە بە چ پێشنهادێکی پێەکەن بخوا ئومیدوارم کە ئەو کارە نەکاوە لە ئەگە گەرەکی بوو هەر کارێکە گەرەکی بێ بکات هەر کارێکە خۆی حەزی پێ بک بۆ شەرتە چون من خۆم ئەو تەجروبەمە هەست ئەو زەهنیەتە لە زەهن ماماگە چایکەم تاوجێکە بتوانم هەر کارێکە لە دەستم بەربێ ئەنجامی بم بۆی و هەر جۆرێکە منی احتیاج بێت لە هەر نەخشێکە ئەو نەخشیە بۆ ئیفاکەم درستە ئینشەڵا هەرەوەی بۆ خۆش بن ئێوە گەر کە مناڵەکەتان گەرەکی بە بازیگەری ئێدامە بە چ پیشنهادێکتانەی و ئایا پاڵپشتیە بن من شکر بۆ خوایسە مناڵەکانم هەرتیان هەرتە خۆما خەریکن کارەکەن و فرەفرە حەزیشەکەم زۆر پیرۆزە بە نظرتان داهاتویان چۆنە بینن عالیە یانێ من کوڕەکەم واقعاً باوجودە کە مناڵە 8 ساڵیە وەلێ بە حەدێ ئایسە حتا بازێ وەختی ئەڕمە سەر سەحنە هیچێ ئەگەر ئەو بازیگەریشی کردگە ئەڕێ بە تەرەف دووربینە ئەڕێ بە تەرەف لای کارگەردانەوە و حەزی پێکەم واقعاً لەو هێنا ڕشتکە چون واقعاً خۆم ئەلاقەم بووگە حەزەکەم ئۆلاقە و چتکەرەوە لە زەهنیەت و ڕۆحیات خۆما بووگە لە مناڵەکانمە ئێوێنم حاڵەتی تەداعیە بێتەوەم ئەلبەتە بەو فەرقە و کە من خۆم حەزەکەم مناڵەکانم پشتیوان بم بۆیان کە خۆم پشتیوانم نۆگا حەزەکەم بۆ ئەوان پشتیوان بم درستە ئینشەڵا کار خۆش بن بۆ یەک ئێوە ئەگەر گەرەکتان بێ بە ئەنوان قسەی نەهایی شتێک بێژن بە مخاتەبەکانمان چێژن
ئارەزووی خۆشببختی کامیابی و موافقیت لە هەر ڕێگێکەوە لە هەر ڕێگێکەوە سە هۆنەرە یا هەر شغڵێ یا هەر شتێوا خۆیان حەزی پێکەن و سلامەتی ئالەم وەزعیەتە سلامەتی واقعەن فرە مهمەها لە دەرەجەی ئەوەڵە ئینشەڵا گشتی سلامەت بێت گشتی دڵی خۆش بێت. هیوادارم ئیشەڵا ئێوە چ قسەیەکتانێ بۆ مخاتەبەکانمان؟ والله میشه توان فقط ئارزووی سلامەت و سڵحی جەهانی کەم بۆ تواو دنیا. هیوادار مەگەر ناگفتەیە من نەمپرسیە توان کابێژن. نه هەرەوە مەمنون زۆر سپاس کە تەشریفتان هێنا گەورەتان کردین. بینەرانە ئەزیز و خۆشەویست گەیشتین بە ئاخری بەرنامەکەمان. سپاس کە لەم بەشەیش هاوڕێمان بوون و بینەرمان بوون. هیوای ژیانێکی پڕ لە خۆشی و تەندروستی بۆ هەمووتان بەخوای گەورە و مەزنتان ئەسپێرم.